نووسری بەریتانی هێربرت جۆرج وێلس دەڵێت ئەوەی ئەمڕۆ قەیرانە سبەیە دەبێت بە نوکتە و گاڵتەجاڕی زاڵی داهێنان بە گوڵبژێرێک لە خەم و جوانەکانی جیهانەوە هاتەوە دیدەنی ئێوەی خۆشەویست. سڵاوی ئامادەکار و پێشکەشکاری زایڵتان لێبێت. ئەوەمان بیر نەچێت زۆرێک لە کەلەپورە دێرین و شارستانی و هونەریەکانی ئەفریقا بەهۆی داگیرکاری و مێژووی ڕەشی بازرگانیکردن بە کۆیلەکانەوە یان دزراون یان گوازراونەتەوە بۆ وڵاتانی زلهێز. پیاوێکی کۆنگۆیی دووجار لە مۆزەخانەکانی فەڕەنسا دەیەوێت ئەو پەیکەر و کەلەپورە دێرینانە لە مۆزەخانەکان بباتە دەرەوە، بەڵام بڕوانە چی ڕوئەدا؟ چالاکوانی کۆنگۆیی موازۆلۆ دیابانزا ڕۆژی چوارشەمە بەهۆی دزیەکی ئاشکراوە لەلایەن دادگای تاوانی پاریسەوە پاشەوەی لە مانگی حەودا پەیکەرێکی هونەری ناوەڕاستی سەدەی 19یەمی ئەفریقایی لە مۆزەخانەیەکی پاریسدا دزی بە بڕی 1000 یۆرۆ سزادرا. دیابانزە کە ماوەی 20 ساڵە لە فەڕەنسا دەژی سەر بە بزوتنەوەی پان ئەفریقاییە کە فشار لە فەڕەنسا دەکەن بۆ ئەوەی کارە هونەریە ئەفریقایەکان بگەڕێنەوە و پۆزش بهێنەوە بۆ کاری کۆیلایەتی. بە ئاژانسی هەواڵی ڕۆیتەرزی ڕاگەیاند کە داوای هەڵاوێرکردنەوەی یاسایی دەکات و دیابانزا گوتی ئەوە نوکتەیەکی گەورەیە لە دادگای فەڕەنساییدا. لەگەڵ هاوڕێیەکی خۆیدا دیابانزا لە مۆزەخانەیەکی کوای برانلی هەستان بەلابردنی پەیکەرەکە و کەسێکی دیکەشیان هەستا بوو بە بڵاوکردنەوەی ڕاستەوخۆی ڤیدیۆکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا. کاتێک ویستی بڕواتە دەرەوە لەلایەن پاسەوانێکی یاساییشەوە ڕێگری لێکرا. دیابانزا ڕوبەڕووی دووەم تۆمەتی دزیکردن بۆتەوە بەلابردنی کەلەپورێکی هونەری لە مۆزەخانەیەکی مارسێلیا و دواتر ئەو پەیکەری بەدەستی خۆی بردبوو بۆ بنکەی پۆلیس. بەڵام ئەو چالاکوانە کۆنگۆیە پێی وایە کردەوەکانی بەهانەیەکی سیاسیە. شۆفێرەکە پێیوت ئەمە شاری گۆڕستانەکانە پاشا، ئەمە شاری هەژارەکانە، هەر یەکێک پاری هەبێت پارچەیەک زەوی دەکڕێت و حەوشەکەی دەکات بە قەبرستانی خانەوادەکەی، دوو ژۆریش دروست دەکات بۆ خێزانێک ئاگای لە گۆڕەکان بێت. لە ڕۆمانی گۆشە گیریەوە خاوەنی دەیان پرتوک و نووسین و چەندین پرۆژەی نووسین و خەمی گەورەیە. گەشتی نووسینەکانی ئەو بەناو هەڵبەست و وتار و لێکۆڵینەوەکاندا تێناپەڕێ بەتەنها، بەڵکو ڕۆمانوس و خەون بینەرێکی قوڵە بەڕەخنە و جوانبینیەکانی خۆیەوە وەرژێڕێکی بەتواناشە لە زمانە زیندوەکانی دنیاوە بە زمانی نزی و بە عەرەبی و بە کوردی دەنووسێ. ئیسماعیل حەمەئەمین میوانی زایڵەیە. ئیسماعیل حەمەئەمین بەخێر بێی بۆ بەرنامەی زایڵی داهێنان. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس دەکەم. زۆر سپاسی ئەم ڕۆمانە تازێت ئەەکەم هاوکات پیرۆزبایی ئەم ڕۆمانەت لێ یەکەم کاک ئیسماعیل. سپاس بۆ ئێوە. هەربژی حەزەکەم لێرەوە دەست پێ بکەین ئیستاتیکای شوێن و ئیستاتیکای ڕووداوەکان و قوڵبوونەوە بەناو چیرۆکی یەک بەیەکی ئەو کارەکتەرانەی ناو ڕۆمانەکەیە بە حەقەت بۆ منیکی خوێنەر غەریب و نامۆ بوو. وای لێکردم بە ڕۆژێک 350 لاپەڕێی کتێبەکە تاوکەم. ئەجا حەزەکەم ئەم شێوازی نووسینە بۆ بینەرانی دەنگی ئەمریکا زیاتر ڕوون بکەیتەوە. ڕاستی قسەیەکەیە من خڕی خۆمە زیاتر ئەڵێم تا نووسین بۆ خوێنەر ئاسان بێت بۆ نووسەر قورسە. هەموو توڵێک هەموو ئەدەواتێک بۆ نمونە ئایفۆن بەکارهێنانی ئاسانە بۆیە توانراوە زۆر خەڵک حەزیرەکە، بەڵام دروستکردنی ئایفۆنەکە خۆی سەختە. کەواتە لێرە ئێمە لە بەرامبەر چیە بینەوە لە ڕۆمانیشە بەرامبەر ئەوە ئەبینەوە چۆن ئێمە بتوانین بە تایبەت من بیرکردنەوەم وابوو کە ئێمە نیو سەدەمان هەیە با بڵێن لە چیرۆکی کوردیۆ بیگرە تاوەکو ڕۆمانی کوردی ئەم 15 ساڵە خوێنەر دایم کەوتوتە ناو دوو فۆرم لە کتێبەوە.
بە تایبەت لە هوەری گێڕانەوە کە چیرۆکە ڕۆمانە کورتە چیرۆکە یەکێکیان ئەوەیە زۆر سومبلی بووە لە ئەدەبی ڕوانگەیان دەرەکەوێ زۆر ڕەمز بووە تەنانەت نازانی ئایا ئەم مرۆڤانە هەناسە ئێنیاننا بەڵکو لە ناو تەمومشێکی زۆرا بوو بەشێکی تریشیان کە لەم ساڵانەی دوایی لەگەڵ پەیدابوو لەگەڵ شێزا حەسەنە دەست پێکرد ئەوش خوتبەدانە ینی ڕۆماننووس یان چیرۆکنووس ڕۆڵی ئەوە ئەبینێت کە خوتبەت بۆ بە کە جۆرێکە لە بانگخوازی لەو بڕوایم لە کۆنەستی ئینسانی مرۆڤی کورد و ڕۆژهەڵاتیە و جۆرێکە لە نەستی نووسەر خۆیدا و ئەمە وا ئەکات کە هەمیشە نووسەر هەوڵ بە شت شرۆڤە بکە شرۆڤەی دار و بەرد و بافلۆف و ئەم و ئەو وەڵام لەسەر حسابی چی لەسەر حسابی پڵۆت لەسەر حسابی ڕووداو وە کاتێک کە لەسەر حسابی ڕووداو لەسەر لیستی ڕووداو تو ئەمە ئەەکەی ڕووداو ئەمرێنیت ئالێرە ئەمەوێ پرسیارێکرد لەکەم لە یادە نەچێت کاک ئیسماعیل گرێچنەی ڕووداوەکان پێکەوە و بەستنەوە و هاوکات ئەو پەیوەندیە بەهێزەی سەر لەبەری ڕووداوەکانە بەسێتەوە بەیەکەوە بەڕاستی بۆ من زۆر جێی سەرسوڕمان بوو لە ڕۆمانەکەدا ئەزین چۆن تۆ ناتوانیت لە ڕۆمانە من زۆر ڕۆمان هەیە بینیومە کاراکتەرێک 6 کاراکتەری تایە لە پڕوو نەبێت کە لە ڕۆمانوسەکەم پرسیوە تام باسی کوردستانەکەم کە ڕۆمانوسەکەم پرسیوە وتوێتی ئاخرەمە تەکنیکێکی نوێیە بەڵام لە ڕاستیمە تەکنیک نییە ئەمە جۆرێکە لەوەی کە تۆ خەتەکانت لە کیسەچێت تۆ نابێت هیچ ئەلەمنتێک هیچ پاڵەوانێک هیچ ڕووداوێ بێنیت بەبێ ئەوەی پابند نەبن بەیەکەوە پەیوەندیەکی دیالکتیکی زیندەگیانە هەیە تۆ سەیری ژیانی خۆمانکە اینجا سەیری ڕۆمانێکە ڕۆمان وەکو ژیان وایە تۆ ناتوانانی ئێستاد هەبێ ئەگەر ڕابردوویەکرد نەبێت تۆ ناتوانانی ببی بە مامۆستایە ئەگەر نەچوبیتە قوتابخانە و نەچوبیتە پەیمانگایەک پاڵەوانەکان نابێ هەر لە خوانەوە ون بن نابێ هەر لە خوانەوە ڕووداوەکان ون بن دەبێ ئەمە لە ناو هەمویان لە دواییدا لە ڕووداوێکا کۆ ببنەوە لە چرکە ساتێکدا زۆر جار کۆ دەبنەوە زۆر جار هەیە ئەمە ڕائەوەستین لە شوێنێک دەبێتکەی پاسێکە لە ناو بازارێکە هەر لەو چرکە ساتەیە ئێمە بەهۆی بۆنێکەوە بۆنی لەوانەیە چێشخانەیەک بێت بۆن قەسابێ بێت یەک دنیا چیرۆکمان بیردێتەوە بەڵام هەمووی لە چیا یەک دەگرنەوە لەو چرکە ساتەدا یەک دەگرنەوە کە ئێمە لەوێدا ڕاوەستان تەکنیکێکە کە من لەو بڕام ڕۆماندا هەمووی پەیوەندێکی زیندەگیان کاک ئیسماعیل حەمەمین زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەی زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا هەربژین سپاس بۆ ئێوەش سپاس بۆ دەنگی ئەمریکا هەربژین با بڕۆین بەرەو هەڵەبجە 80 ساڵ لەمەوبەر سینەما هەبووە لە هەڵەبجە بەڵام بەداخەوە لە سایی حکومەتی هەرێمدا 30 ساڵە هەڵەبجەی شەهید پاش ئەو هەموو کارەساتە خاوەنی سینەمایەکی شارستانی نییە شاری هەڵەبجە چەندین ساڵە بۆ بە ئیلهام بەخش بۆ دەرهێنەرانی سینەمایی و فیلمی دۆکۆمنتاری بەڵام خەڵکی شارەکە چەند ساڵە بێبەشن لە هۆڵێکی سینەمای شایستە ئازیزان هەواڵە خۆشەکە ئەوەیە لە کۆتاییدا هۆڵێکی بچووک بۆ فلیمە سینەمایەکان لەو شارەدا کرایەوە لە کۆتایی شەستەکاندا سینەما دێتە هەڵەبجە لە گەڕێکی کانی قوڵکە و لە بینایەکی دووقاتدا جێگیر دەکرێت فیلمە هیندیەکانیش هێندە پەخش دەکرێن خەڵکێکی زۆر فێری زمانی هیندی دەبێت حاکیمی مەلا ساڵح دەڵێ حیزبەکان هۆکاری نەمانی سینەماکە بوون لە گەڕێکی کانی قوڵکە بوو لە نزیک گەراجی سەرەکی هەڵەبجە کە پیانەوە گەراجی سای خەڵەڵ دوو قاتی سەرەوەی دەرەجە یەک بوو پلە یەک بوو قاتی خوارەوەشی هی گشتی بوو
کاک محەممەد بوو محەممەدی ناسرا بە محەممەدی لاسرکی ئەوە یەکەمین کەس بوو کە سینەمای داقوتراوی هێنایە هەڵەبجە ڕۆژگارەکە وای لێهات یەکەم سینەما لای دەسەڵاتە ئیسلامیەکان حرام بوو. لە ساڵانی ڕابردوودا بەردی بناغەی هۆڵێکی گەورەی هونەری بۆ سەرجەم بوارە جیاوازەکان لە سەردەستی تاڕێک هاشمی جێگیری ئەو کاتەی سەرۆکۆماری عێراق دانرا، بەڵام نە پارەی هۆڵەکە دیارە و نە بناغەکەشی دەست پێکرا. تاریخ هاشمی دیارە بەردی بناغەکەی دانرا جەناب داماژەت پێدا، دوای مانگێک شوێنەکەی ئێسەوەکو شوێن هەرماوە و هەر تایبەتە بە شوێنی هۆڵێکی گەورە بۆ نێو کێشە و ئەو کێشە و گرفتەی کە تووشی ئەو بەڕێزە بوو دیارە ئەو ئیشە ڕاگیراوە بە هیچ شێوەی ئێستا هیچ قسە و باسی لەسەر ئەو هۆڵە نییە. سەنتەری گەنجانی هەڵەبجە لە 12مین ساڵیادی دامەزاندنیدا و لە بینای ڕێکخراوەکەیان هۆڵێکی سینەمایان کردەوە. ئەوان دەڵێن ئەمە هەوڵی یەکەمە و ئەرکی حکوومەتە سینەما لە هەڵەبجە بنیاد بنێتەوە. یەکەمین هۆڵی سینەما بۆ ئێمە بڕینی ئەم شانازێ بە باڵای شاری هەڵەبجەیە بە باڵای بەتایبەتی تر سەنتەری گەنجانی هەڵەبجەیە کارێکی زۆر پێویست بوو بۆ بە ضرورەتمان نەزانی نەبوونی سینەما لە ناو شاری هەڵەبجەیە فەراخێکی گەورەی دروست کردووە. ئەم سینەمایی ئێمە هەرچەندە ڕەنگە لە ڕووی ژمارەوە ژمارە کورسەکانی کەم بێت بەڵام لە ڕووی بوون و کوالیتی بوونیەوە پێویستیەکە بێت لە داهاتوە بۆ شارەکەمان. گەنجانی هەڵەبجە دەڵێن دەیان دەرهێنەر و فیلمسازی سینەمایی دێنە هەڵەبجە و کار لەسەر تراژیدیاکەی دەکەن، بەڵام ئەوان کارەکان نابیننەوە. تا ئێستاش لە هۆڵی بۆنەکاندا چالاکی هونەریش دەکرێت. بێگومان لەسەر داواکاری خواستی گەنجەکان ئەو هۆڵەکراوەتەوە و وەک ئاشکرای لای هەمووشمان کە هۆڵی سینەما لە هەڵەبجەیان نییە. ئیشەڵا ئەمە دەواازەیەکە بێ بۆکردنەوەی هۆڵی گەورەتریش. ئەی بەرمونە تۆ منتەقەیەکی جینۆسایدی ئەم جینۆسایدە وا لێکە چەندین کار و بەرهەمی فەنی دەبێت لە ناویشە بەرهەمی سینەمایی دەبێت کە بەداخۆ لە چەندین ساڵی ڕابردووە چەندی خەڵگاتەوە منتەقەی کردو بە لۆکیشنی خۆی چیرۆکی خۆی تەسویر و وێنەی خۆی بەڵام فیلمەکانمان نەبینیوەتەوە. ئەوەی ڕاستی بە من بەبینینی ئەم سینەمایانی گەرانیم چێش چونکە ئەوەم بینی مێژووی هەڵەبجە ساڵەکانی پێشووی هەڵەبجەمە بیرکەوتەوە کە خاوەنی سینەمایەکی ڕێکوپێک و باش و هۆڵێکی شایستە بوو، بەڵام ئێستا کە ئەو هۆڵە ئەبینم جێگەی نیگەرانیە بۆ من و بۆ سەرجەم دانیشتوانی هەڵەبجە بە تایبەت گەنجانی هەڵەبجە کە ئێستا خاوەنی سینەمایەکی شایستەنین بۆ هەڵەبجە. هەڵەبجە لە مێژووی خۆیدا بە قۆناغەکانی ڕاگواستن و ناوچەی قەدەغەکرا و بۆمبارانکردن و دواترینیشان کە دەنگدانەوەی گیانی بە دوای خۆیدایەنا کیمیابارانکردنی هەڵەبجە بوو تێپەڕی. تا ئێستا نەک هەر سینەمای تێدا نییە بەڵکو مێژووە تراژیدیاکەشی نەکراوەتە فیلمێکی سینەمایی. سەرباری نەهامەتیە ناخەژێنەکانی ئەم ڤایرۆسە نەفرەتیە کە بۆتە هۆی داخستنی زۆرێک لە هۆڵە سینەمایەکان و ڤیستیڤاڵەکان و چالاکیە فەرهەنگی و شارستانیەکان لە زۆربەی وڵاتانی جیهاندا، بەڵام هاوڵاتیان و سینەماکارانی ئیتالیا و جیهان 15هەمین ڤیستیڤاڵی فیلمی ئەنیمەیشن ساز دەکەن، لە نێوانیاندا فیلمێکی تیادایە بە ناوی ڕۆحەوە. 15هەمین فستیڤاڵی فیلمی ڕۆم لە ژێر هەورەڕەشەکانی ڤایرۆسی کۆرۆنادا ڕۆژی دووشەمە 15 مانگی دەی ساڵی 2020 بە فیلمێکی ئەنیمەیشن بە ناوی سۆڵ واتە ڕۆح لە دروستکراوی کۆمپانیای پیکسار دەستی پێکرد. ئەو خەڵکەی بە ڕێگاوان بۆ فستیڤاڵەکە دەمامکیان پێچاوە، پلەی گەرمی لەشیان پێوانە کراوە و لە هۆڵی نمایشیشدا بینەران مەودای کۆمەڵایەتی خۆیان پاراستووە و داوایان لێ کراوە کە هەموو کاتەکە دەمامکەکانیان لەسەر دەم و چاویان لا نەدەن. ئەنتەنیۆ مۆندا دەرهێنەری هونەری لە هەمان کاتدا کە هەوڵی داوە کەشێکی ئەرینی ببەخشێتە فستیڤاڵەکە، هاوکاتیش هەموو هەوڵی خۆی خستووەتە گەڕ بۆ بەرچاوخستنی هەموو ئەو ئازارانەی کە قەیرانی کۆڤید-19 ڕوبەڕووی جیهانی کردوێتەوە. سەرەتا ڕێگەم بدەنێ بە ئەمە تەواو بکەم ساڵێکی تراژیدی و نەئاساییە. تراژیدیە چونکە تەنیا لە ئیتالیا نزیکەی 40,000 کەس گیانیان لەدەستداوە و کێ دەزانێت چەند کەس کارەکەی لەدەستداوە. بەڵام لەگەڵەمەشدا من پێم وایە دەبێت کارێک بکەین کە مای دڵخۆشی و هیوابەخشین بێت. بێگومان خۆمان لە مەترسیەکان دەپارێزین، پلەی گەرما دەپێوین و مەودای کۆمەڵایەتیمان دەپارێزین و هەموو شتێک لەژێر کۆنتڕۆڵدا دەبێت. بەڵام دەبێت فیلمی جوانیش ببەخشین بە گروپێک لە میوانانی تایبەت. یەکەم فیلمی ڕۆژی دەستپێکردنی فستیڤاڵەکە ئەنیمەیشنی ڕۆح بە دەرهێنەری پیداکتەرە. چیرۆکی جۆ گاردنر مامۆستایەکی موسیقای قۆناغی دواناوەندیە
کە دوای بەشداریکردنی لە باشترین یانەی جاز لە شاری نیویۆرکدا لە ڕێگای گەڕانەوەدا دەکەوێتە ناو زیرابێکەوە و لەو ڕێگایشەوە دەڕواتە ناو دنیای ڕۆحەکان. جۆ لەو دنیایەدا چاوی بە 22 دەکەوێ، ڕۆحێکە هێشتا هیچ لە چێژەکانی ژیان نازانێ، بێهەستن و نازانن چێژ و بۆن و بەرامەکان چین. جۆ پێوایە ڕۆحەکان ون بوون، بۆیە هەوڵدەدا 22 فێری هەندێک لە خۆشیە سادەکانی ژیان بکە، وەک خواردنی پیتزا. فرانچسکۆ ساڵڤێتی یەکێک بووە لە یەکەم کەسەکان کە لەم فستیواڵەیەدا بینەری ئەم فیلمە بووە. لەبارەی فیلمەکەوە دەڵێ کە بە شێوەیەک جوڵاندوێتی کە خۆی پێ نەگیراوە و گریاوە. فیلمەکە بەڕاستی گەرموگوڕ بوو، زۆر هەست بزوێن بوو، وا دێ دەکات 100 خولەک چاو بەسەر شاشەکەدا نەتروکێنیت، تەنانەت ناتوانیت بیر لەو شتە بکەیتەوە کە سەرسامی کردویت، چونکە دەستبەجێ هەستێکی ترت بە بەردەوامی دەخاتە بەردەم. با بڕۆین بەرەو سلێمانی. خاوەنی زیاد لە 6 پەرتووکە و لە زمانی فارسی و عەرەبی و ئینگلیزیەوە چەندین شاکاری گرنگ و پڕبایەخی وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی و هەم هونەرمەندە و هەم نووسەر و وەرجێڕە. لە ساڵانی 90ەکاندا لەگەڵ شاعری جوان نووسی کورد شێرکۆ بێکەس و ڕەوف بێگەرد و دەستەیەک لە نووسەر و وەرجێڕدا بەشدار بوون لە دامەزراندنی دەستگای پەخش و بڵاوکردنەوەی سەردەم لە شاری سلێمانی. ڕێباز مەجید بۆ زایاڵە میوانی نووسەر و وەرجێڕ ئازاد بەرزنجی بوو. بۆ دایکم بیری نانەکەی دایکمەکەم، بیری قاوەکەی، بیری دەستی کاتێ ئیهێنا بە سەرما، ڕۆژ بە ڕۆژ مناڵی لە ناخما گەورە ئەبێ و عاشقی تەمەنی خۆمە بم، لەبەرەوەی ئەگەر بمرم شەرم لە ئەشکی دایکمەکەم. ئەگەر ڕۆژێ گەڕامەوە بم کە بە شاڵ بۆ برژانی چاوەکانە، بە گژوجا ئێسقانەکانمدا پۆشە. خۆی پرۆسەی وەرجێڕان لە مێژووی هەر میلەتێکە بەڕاستی بۆتە پرۆژەیەکی گەورە بۆ بڵێن ڕێنیسانس، بۆ نەهزەی فەرەنگی، لەبەرەوەی کە ئەو بەرخوردەی کە ئەو کەلتورە ئەیکا لەگەڵ کەلتورێکی پێشکەوتووە یا لەگەڵ کەلتوریشی بیانیە، ئەو بەرخوردە بێت تەمایی ئاشنابوونی بە کۆمەڵێ ئەفکاری تازە، کۆمەڵە چەمشی تازە، ئەمانە هەمووی کاری خۆیانەکەن لە گۆڕینی بنەما فکریەکانی و حتا بنەما جەمالەکان ئێستاتیکیەکانی تاکە کەسی ئەو کەلتوری تر کە ئەو ئەدەبەیە ئەو کارە فکریانی بۆ تەرجەمە کراوە. لەبەرەوە ئەمە لایەنێکێتی، ینی لایەنی ئەوەی کە کاریگەری زۆر هەیە لەسەر وەکوتمان ڕێنیسانسی فکری و هی ئێستاتیکی ئەو کەلتورە و ئەو کۆمەلگایە. لایەنێکی تری بەڕاستی کاریگەری هەیە لەسەر زمان، یعنی وەرجێڕان ئەبێتە مایەی کرانەوەی زمان، زمانی ئەو میلەتی کە تەرجەمەکەی بۆ ئەکرێ لە ئاست زمانەکانی ترە و خۆی کرانەوەی زمانیش دیسانەوە بە معنای کرانەوەی کەلتوری دێ. ئاشنابوون بە کەلتورەکانی تری دنیا وا لەو کەلتورە ئەکا وردە وردە هەڵسێتەوە، وردە وردە گەشە بکە ببوژێتەوە، کەلتورێک بێ وردە وردە لە خلالی ناسینی بەرامبەرەوە ئەمیش زیاتر خۆی بناسێ. لێرەدا قسەیشی شاعیر و بیرمەندی گەورەی عەرەب ئەدۆنی سمبیرەکەوێتەوە کە ئەڵێ من کاتێک بڵین ڕامبۆم خوێنەوە بە فەڕەنسی ئەنجە زیاتر گەورەی ئەبوو عەلای معەڕیم بۆ دەرکەوە. هەڵبەتە خۆی ئەدۆنیسی ژێشێک بۆ لەوانی کە جگە لە نووسین تەرجەماتی زۆریشی هەبووە. لێرەوە ئەگەینە ئەوەی کە ئەگەر ئێمە سەیری مێژووی میلەتان بکەین لە حرەکاتی ڕێنیسانسی میلەتان بکەین ئەبینین تەرجەمە دەورێکی زۆر زۆر کاریگەری بینیوە لە بەرەو پێشبردن و پێشخستنی کۆمەڵایەتی و فەرهەنگی و کەلتوری ئەو میلەتانە. ئەگەر ڕۆژێ گەڕامەوە بم کە بەدار بۆ ئاگری تەنورەکەت، بم کە بە تەناف بۆ جلەکانی خۆت لە سەربان، لەوەتەی لە دوعاکانە بێ بەشم خۆم بۆ ڕاناگیرێ بە پێوە، پیر بووم دایە ئەستێرەکانی مناڵیم بۆ بێنەوە،
تا لەگەڵ زەڕنەقوتەکانە بەرەو هێلانەی چاوەڕوانی تۆ بێم. هونەرمەندێکی شێوەکاری کورد لە ناوچە کوردنشینەکانی تورکیا بە شێوازێکی پۆستەر و گزارشت ئامێز تابلۆ دەکێشێت. ئەو دەیەوێت مێژووی خەم و ئازارەکانی کورد لەو وڵاتەدا بە تابلۆ بنووسێتەوە. ئەو شاید حاڵی ستەمکاریە، هەر بۆیە تابلۆکانی ئاوێنەی خەمەکانێتی. لە گۆری هونەرمەندان هونەر و زانست وەک دوو برایەن جێوینێ کەس نکارێک و ئەوان ژێ هەبوودن ڤەقەتینێ. هونەرمەند جافەر تاباک ئەو vê rasteqînê di jiyana xwe da raste rast diceribîne û wêneyên xwe yên çarber an jî bowût pêktîne. Cafer Tabak di sala 1956 da li Mereşê navça Elbistanê li gundê Qasî ji dayîk dibe. Tabak dema dest bi dibistana serate dike dibe pêşî me Tirkî nizanibû lê paşê jî me Kurdî jî bîr kir. Em ji doko xebûn hate kem hato mektebê çûn me wek Tirkî nizanî. Wexta kem çûne mektebê öğretmene gundî me jê gundî me û mayrê me û hatta opê min û savê ka me kurmaj dayîn dekin me kotege di nexwarin. Pir la mayê xistin ki îllo min ya Tirkî dayîn kine. Tirkî roy me dan kurmanciya me yasak kirin. Pêkeşte me kurmanciya xwe jî bîr kir emek dişe nikoyîne ka me kurmanc dayîn kine. Gundî me gişt sazbandin, gişt ozanin. Ya me got belkî ka resim çekime, fotoğrafê hevalê xwe malgirtin, mavne ve qalemê çizmiş kir. Hem işekî hez dikim mikir, hemê mewce senet girt. Dest pê kir senet. Mêz kir ki wergirîn li mal nayê, açûme tabela cû. Di sala 1978 da li Mereşê li ser Kurdên Elewî komkujiyek hate çêkirin. Di vê komkujiyê da 120 kes jiyana xwe winda kir. 200 zêdetir xaniyê wan hatin vêxistin û hilşandin. 7 zêdetir jî dikanê wan hatin wêran kirin. Hunermend Tabak vê demê wiha bibîr dixîne. Qetlebê Mereşê bû, mariya me pir mirin hingê. Sırf şey gündüme mariye marove ma davhaş marove ma mirin şey gündüme. Zoruki hana bebeki şaşmayını da içi haya mari haşti soli de haya. Mari haşti soli ki de cedo kuştun. Bebek de kucağa doke kuştun. Bandora ve eşa Mereşê li ser wêneyên Tabak bi her awayê xwe diyar dike. Diye çûma lîsê me ji dereva lîsê tava kir. Cevê ketme sınavê çûma Hacettepe. Hazır nasıl de nodi ketme fakülte. Hazır nasıl de nod şoran fakülte mezun bum. De her wêneyê da sê ber heye. Li em dizanin ku di xwezayê da jî çar ber diyar dibe. Tuvaleka min hew. Mela ser fıçexa pak dekir, me tiştek pişkürtmiş kir vesaire denemem de kirin li ser. Ew denemem mikir li depo sekiniyo. Te şoğulî zûyê ke bi derê depo ve da ji para jûyê jê lêxistiye tiştekî dîn li vê derê. Hunermend Tabak ana li derî Enqerê li nav gundekê da jiyana xwe di nav baxçekî şîrîn da didomîne. Ew hêlekê da di nav baxçeyên xwe da fêkî û zevî dişîne û di hêla din da jî sewalan xwedî dike. Hunermend Cafer Tabak tiştekî girîng got mirov bi huner ji sewalan cuda dibe. Heke mirov huner çê nekira wek mîna sewala bû. Eyüp Demir, Dengê Amerîka, Enqere. شەمس تەبریزی دەڵێت لە سەفەری شوێنەکان گرنگتر سەفەری ناو وجدانە. بەچی دەچێت تۆ شوێنەکان بگۆڕیت بەڵام خۆت هەر خۆت بیت. هونەرمەندی شێوەکاری هونەری سەردیواری گەڕەکەکانی بەریتانیا بانکسی ڕۆژی شەممە دڵنیای کردنەوە کارێکی هونەری نوێی خۆی لە سەردیوارێکی نۆتنگهام لە ناوەڕاستی بەریتانیا نمایش دەکات کە وێنەیە کیژۆڵەیەکە تایی باسکی لە شکاوەکەی دەکات بە هۆڵا هۆپ و سەمای پێدەکات. هەر لە ڕۆژی شەممەوە وێنەی لە ناو خوێندکارانی ئەو شارە بڵاو بووە لەسەر ماڵپەڕەکان و ئینستاگرام و ئینستاگرامەکەی بانکسیش. بانکسی بەکارە هونەریە ناوازە و پڕمانەکانی ناسراوە کە زۆر جار ئاماژەیەکی بەهێزن سەبارەت بە پرسە جیهانیەکان. کارە هونەریەکانی ئەم ساڵیشی بە قەیرانی ڤایرۆسی کۆڕۆنا و بزوتنەوەی بلاک لایڤز ماتەر ناوبردووە.
مانگی هەشتی ئەم ساڵیش کۆمەکی بۆ یەختێک دابین کرد کە لەلایەن خۆبەخشەکانەوە بۆ ڕزگارکردنی پەنابەران لە دەریای ناوەڕاستەوە بەکاردەهات کە لە ئەفریکاوە هەوڵیان دەدا بگەنە ئەوروپا. ساڵی 2020 هەرچەند ساڵی قەیران و نەهامەتیەکانی ڤایرۆسی کۆرۆنا بوو، بەڵام ساڵی پڕ بەرهەمی کوشتتوکاڵیش بوو. بەهۆی ئەم ڤایرۆسە نەفرەتێشەوە هاوڵاتیانی جیهان کەمتر فریایی ئەو هەموو بەرەوبوومە کوشتتوکاڵیە دەکەون. لە ئۆزبەکستان کاڵک ئەو میوە خۆشەیە کە پەتاکەی لە بیر خەڵک بردوتەوە. ئوزباکستان bi zeviyên xwên gundûraniya navdar e. Ev 106 cûrên gundûran li Uzbekistanê hene û di mavê we zivistanê de bi teknîkeka kevnar evan gundûran diparêzin. Herêma Xurzum herêmeka herî dewlemend e bi zeviyên gundûran, lê digel hindê belavbûna vîrusa korona karîgeriyeka mezin lêkiriye. Gelek ya bi zehmet bû em axê berhev bikin di demê pandemîkê de. Kêm kes hebûn harî me bikin, kesî nedviya ji karantînê derkevît. Lê piştî sivikbûna karantînayê em berhemên xwe dibeyne bazarê lê kes nakirîn. Em nikarîn bo demekî dirêj gundûran li ber vê germê bihêlîn. Paş bi kêrxwarinê nahên vê pandemîkê karîgeriya li me kirî. Uzbekistan bi piranî gundûrên xwe bû dewletên cîran yên wekî welatên Yekîtiya Sovyetî herwesa Rûsya firêt ket. Lê armanca wan û keve ku vê hinartinê berfireh biket bi welatên Ewropî, ku li berê da bi welatên Baltîk û li vê dumahiyê bi Holanda dihatine firêkirin. Ya diyar ku vê pandemîkê oreyên xweparastinê karîgerê li bazarê kiriye. Lê cotyarên Ozbekî di vê hêviyê de ne ku sunûr bihîne vekirin, da ku berhemên xwe yên zivistanê nebtinê bi welatên cîran bo yên Ewropî jî binêrin. Berî noke gundorên Ozbekî bi welatên Baltîk dihatine hinartin. Zêdebarî ku ev saleka baş bû bi hinartina berhemên kuştûkalî, digel gundoran ji Uzbekistan bo Rûsya, Wezareta Çandina Uzbekistan got ku ji heyva ek ta heyva ne hinartina berhemên çandinê gundoran bo Rûsya zêdetir kiriye. û birekeftin digel şarezayên kevnên Uzbekistanî ku gundorên havînê birekeka kevneşopî ji bo zivistanê heldikirin. Çandin û parastina gundoran kevneşopiyeka netewî ye ku ji bav û kalên me bo me maye. Ev proseya helgirtina gundoran bi karînana qeremî dest pê diket ku dibêjne karalem û li herêma nêzîkî robarê Amû Derya dihête dîtin. Dîroka çandina gundoran li Uzbekistan bi belgew jê derên nivêsî û şînwarên kevin ve vedgerît bû berî sedan salan. دەرهێنەری فەڕەنسی کلۆد شابۆل دەڵێت کاڵفامی زۆر لە زیرەکی بێکۆتاییترە لەبەرەوەی زیرەکی سنووری هەیە، بەڵام کاڵفامی بێ سنوورە. تازایەڵە و گوڵ بژێرێکی دیکەی جوانی لە هەموو جیهانەوە ماڵەوە.